بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. خوش حالم جارك تل برنامج إيواري آموزگاری بخدمت ئێوەی بەڕێز دەگەمەوە. خۆی پەروەردگار تەوفیقی هەموو لایەکمان بدا بتوانین دوو کەلیمەی خێر بگەینین لە ڕێی ئەم کەناڵم پیرۆزەوە و دوعاشکەین بۆ هاوکاران و بۆ دەستگرانی ئەم کەناڵە کە بتوانن بچێتە هەموو ماڵێکەوە بە ئیزنی خۆی تەبارەک وتەعالا. برنامەی ئەو ڕۆمان تەوەری ئەم جارەمان لەسەر وەسائل الثبات على الدین، ئەو هۆکارانەی کەوا ئینسان بەردەوام دەبێت پێیانەوە لەسەر دینی خۆی تەبارەک وتەعالا. دیارە گەورەترین نیعمەت لە دنیادا دەستگرتنە بە دینەکەی خۆی تەبارەک وتەعالاوە. گەورەترین نیعمەت کە خۆی پەروەردگار بە بەنی ئادەمەکان بە عەبدەکانی خۆی بەخشیوە ئەوەی کە ئینسان بە ئیمانەوە بژێت و بە ئیمانیشەوە بگەڕێتەوە بەلای خۆی تەبارەک وتەعالا. لە ئیسلامدا کاتێک کە عولەما قسەیان لەسەر کردووە تەماشا دەکەین ئەوانەی کەوا خاڵبەندیان داناوە بۆ وەسائلی یا هۆکاری بەردەوامبوون لەسەر دینی خۆی پەروەردگار چەند خاڵێک نووسراوە. ئێمەش ئینشاءڵڵا وەکو ناقیلێک دەیخەینە ڕوو وەکو ڕوونکەرەوەیەک بۆ ئێوەی گوێگێر بۆ ئێوەی بینەری کەناڵی ئامۆژگاری خۆی تەبارەک وتەعالا لە تاوانەکانمان ببورێت و داواش دەکەین کە ثەباتمان پێ ببەخشێ ئینشاءڵڵا. یەکێک لەو خاڵانەی کە عولەما زۆر بە گرنگیان داناوە و ئینسانی ئیماندار پێویستە کە بەردەوام بێت لەسەری قورئانە. ئایا بەهۆی چیەوە ئینسان دەتوانێت بەردەوام بێت لەسەر دینی خۆی تەعالا؟ دەزانین کە شەریعەتی خوا پەیامەکەی خۆی پەروەردگار قورئانە، کەلامی خوا قورئانە. کاتێک کە نازڵی کردو بۆ سەر پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وەسەلام دیارە ئەوەیە بۆتە پەیام و بۆتە پرۆگرامی مرۆڤەکان، کەواتە هەر ئینسانێک لەسەر هەر پەیامێک کە دەژیات دڵی پێی خۆشە. هەر کاتێک کە ئینسان سیارەیەک بکڕێت ئەگەر پرۆگرامی لەگەڵدایە هەوڵدا ئینسان بە جۆرەی پرۆگرامەکەی بتوانێت مواسەفاتەکانی وەرگرێت. ئینسانیش مواسەفاتی ژیانی و مواسەفاتی قیامەتی لەناو کەلامەکەی خۆی تەبارەک وتەعالادایە. بۆیە عولەما دەفەرمون ئیقبال على القورئان یەکەم خاڵێک کە ببێتە هۆکاری بەردەوامبوونی ئینسانەکان لەسەر چی؟ لەسەر دینی خۆی تەعالا. یەکەم هۆکاری بەردەوامبوون لەسەر دینی خۆی تەعالا ئیقبال على القورئان، ڕووکردنە قورئانە. ڕووکردنە قورئان واتە هەجر نەکردن و بەجێ نەهێشتنی، واز لێ نەهێنان و پشتێ نەکردنی. کاتێک کە خۆی پەروەردگار باسی حەبل اللهی مەتین دەکات، عولەما لە شەرحەکەیدا دەفەرمون هو حەبل اللهی مەتین. قورئان کە کەلامی خۆی تەبارەک وتەعالا ئاوا دەیشوبهێنێت، یعنی پەیامەکەی خوا پتەوە. هەر کەسێک دەستی پێوە بگرێت بەضایەی نادات، بەضایع ناچێ میسانە. بۆیە هو حەبل اللهی مەتین ونور المبین. دیارە ڕووناکیی ئاشکرایە. قورئان هیچ لێڵێکی تێدا نییە. هەر کەسێک هەر کردارێکی بوێ لە ژیاندا، لە معاملەدا و لە عیبادەتدا لە قورئانەکەی خۆی پەروەردگاردا دەستی دەکەوێت. ئەگەر بیەوێت چۆن لە ژیانیدا بە ئینسانانە بژیە، ئەوە نور المبین. قورئان ڕوون و ئاشکرایە. فێرمان دەکات کە بەم خاڵانە دەتوانیت بەردەوام بی لەسەر پەیامەکەی خوا. فێر دەکات کە ئینسان لەو پڕی ئەخلاقدا بژێت. فێر دەکات کە ئینسان ئینسافی تێدا بێت. فێرمان دەکات کە بە ویژدان بین لەگەڵ کەس و کارمان. فێرمان دەکات کە ڕەوشتمان جوان بێت لەگەڵ دەوروبەر و جیرانمان. فێرمان دەکات کە لەگەڵ دایک و باوکماندا کە چاکەکار بین. ئەمانە هەر هەمووی لە کەلامەکەی خواوە وەردەگیرێت. هەر یەکێک لەمانش کە ئینسان تەطبیق دەکات هۆکاری بەردەوامبوونێتی لەسەر شەریعەتەکەی خۆی پەروەردگار. ئایا هیچ کەلیمەیەک هەیە کە ئینسان ڕوو لە قورئان کە قورئان فێری شتێکی کە لەگەڵ کۆمەلگاکەی نێتەوە کە دژی بێ لەگەڵ کۆمەلگاکە خەڵک ناڕەحەت کا و ئیحراجی کات؟ ناوەڵڵا. دەیکە نەبێت ئیقبال على القورئان گەورەترین هۆکارە بۆمانەوەی لەسەر دینەکەی خۆی تەبارەک وتەعالا. بۆیە عولەما دەفەرمون من تەمەسەکە به عەسەمەه الله. کەس نییە دەستی بە قورئانەوە نەگرت بێ و پارێزراو نەبوو بێت. هەر کەسێک دەست بە قورئانەوە بگرێت ئەوە خۆی پەروەردگار پاراستوویەتی لە گوناه و تاوان.
پاراستویەتی لە سزای ناوگۆڕ دەیپارێزێت لە عەذابی قبر بۆیە من تەمەسەکە به عەسەمەه الله تەواو هەر کەسێک دەست بە کەلامەکەی خوای تەبارەک وتەعالا و بگرێت دڵنیا بە لەوەی کەوا قەت گومڕا و سەرگەردانیش نابێت بۆی پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وەسەلام لە حەجی ماڵ ئاواییدا لە بەشی کۆتایی حەدیثەکەدا فەرمووی تەڕەکت فیکم ئەمڕەینی ما إن اعتصمتم بهما لن تضلوا أبدا كتاب الله وسنة نبيه صلى الله عليه وسلم فرموي بجد يلم بو ايوه دو فرمان ام دو فرمانا نما إن تمسكتم بهما بلان بمرجي قلتوا هر كاتيك ايوه دستيان بيوه بقرن لن تضلوا أبدا بهيت شيوك ايوه قمران نابن يعني بش لدين ناكن كواتا ام حديثة بلغيل سروي اي انسان شون ثباتي دبيت دەستگرتن بە قورئان و سنەتەوە وەڵامەکەی وەردەگری کە لەن تەضیل ئەبەدا قەت ئینسان گومڕا نابێت کەواتە بەردەوام لەسەر ثەبات بەردەوام لەسەر جێگیربوون دەمێنیتەوە لەسەر پەیامەکەی خوای تەبارەک وتەعالا فەرمووی ئەویش ئەو دوانە کتابی خوای تەبارەک وتەعالا و لەگەڵ سنەتەکەی پێغەمبەرەکەیەتی عەلەیهی سەڵات وەسەلام بەڵێ پێغەمبەر عولەما دەفەرمووە من تەبیعەهو هەر کەسێکیش کەوا شوێن پەیامەکەی خوای تەبارەک وتەعالا بکەوێن ئەنجاه الله خوای تەبارەک وتەعالا نەجاتی دەدات سەرفرازی دەکات لە دنیا و لە قیامەتدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خوای تەبارەک وتەعالا بۆمان باز دەکات لە قورئاندا کە چۆن دەپاڕێتەوە چۆن داوا دەکات لە ذاتی الله خوای تبارك وتعالى لسورة فرقان دا بما دفرمي وقال الرسول يا رب إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا أي خوای تبارك وتعالى أو قوم كما كوا هجري قرآن يعني كردوا كسيك هجري قرآن كا ثباتي دبيت لسردين دتواني بردوان بين لسردين زور دقمنا هجري قرآن بسي جور علماء وصفيان كردوا دفرمون هجري يكم يعني ترك كردن وازلي هنان هجر القراءة نخوندني قرآن يتشيك لوانيك وإنسان برو دوا ودكشين تولى عبادتك إخوات بروردقار بويا أملي ثابت بوني كم دبيت أملي جيقر بوني لسر بيامك إخوة كم دبيت والعمل به وهجر السماع إلي يكم يعني هجر القراءة كإنسان زاني قرآن بخوينتو هجري قرآني كر لخوين ودا باب ترسل اخوي چونك تاواني چي انجام داوا لقل بيامكي خوا پشتي تي كردوا هجري كردوا لي عاجزة تواو ناچت بلايدا نارو ناي خوينتو خالد ومن عند فرمون هجر السماع إلي هر كاتي قيشت اوي كنتواني جويل قرآن را بقريت لجياتي اوي كوا بقرآن مرتاح بيت بقوراني إسراحت كات او دلي چي جنقاوية دلي چي قنهبارية هر همي خالي رشت تيدا دڵێ کە ساف بێت و دڵێ کە نەخۆش نەبێت ئەوە مەحاڵە بە گوێگرتنی لە قورئان و ڕست و ماندوو بێت بەڵام ئێمە بۆ ماندوو دەبین بۆ بێزار دەبین کاتێک کە گوێ لە کەلامەکەی خوا دەگرین ئایا ومن أحسن من الله قولا کەس لە کەلامی خوا وتەکانی جوانتر هەیە نییە دەست ناکەوێت خۆ کەلامی خوا لە هەموو پەیامێک جوانترە لە قسەی هەموو کەسێک جوانترە بۆ ئینسان و لە قسەی هەموو کەسیش خۆشترە کە بە سەوتی قاریئێکی خۆش ئینسان گوێی لە ڕادەگرێت بەڵام بۆ لا گوێڕاگرتنیش ئینسان هەجری دەکات لەبەر دڵەکانمان نەخۆشە براکانم دڵەکانمان تاوانبارین بۆیە ئەگەر گوێ لە قورئان ناگرین یان نایخوێنین و بەلامانەوە ئاسایی نابێت مەحاڵە ئەوە هەجری قورئانە و هەجر العمل به هەجرکردن لە ئیشپێکردنمان ئایا لە کەلامەکەی خوادا تا چەند تێڕا ماوین بزانین باس و حەرام باسی حەڵاڵ و حەرام دەکات نەتوانین لوقمەیەکی حەرام بکەین ناو قورگی منداڵەکانمان و نە قورگی خۆمانەوە گوێمان لێ نییە معاملەکەمان مادام قانجازمان زۆرە قەی ناکە ئەی نازانی ثەباتی دین ثەبات دیوارێکە تۆ وردە وردە بە حەرام خواردن لەم ثەباتە دوور دەکەویتەوە هەر ئینسانێک بێوێت بگەڕێ لە هۆکارەکانی جێگیربوون لەسەر دینی خوای پەروەردگار یەکەم خاڵیان عولەماکە گرنگیان پێداوە ئیلتیزام بوون بە دینەکەی خوا ینی بە قورئان بە پەیامەکەی خوای پەروەردگار گوێگرتن لە قورئان خوێندنەوە و ئیش پێکردنی بۆیە ئێمە ئاگامان لێبێت پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە حەدیثێکدا دەفەرمێ اقرأوا القورئان بە ئومەتەکەی دەفەرمێ قورئان بخوێن واعملوا به ئیشیشی پێ بکەن دوو خاڵیان فەرمانە بەڵام خاڵی سێمیان نەهیکردنە
خاڵی سێیمان دەفەرمێ وەلا تەئکولوا به بەڵام نەکەن پێوەی بخۆن. ئێستا وەقرەئوا القورئان قورئان دەخوێنێت، ئەم قورئان خوێنی کە باسی دەکات لە کۆتای حەدیثەکەی ئەمە هەجری قورئانە. فەرمووی وەقرەئوا قورئان بخوێنە، دەیخوێنێ بەڵێ لە تەعزیە، بەڵام وەئکولوا بەڵام یەئکولونە به پێوەی دەخۆن. پێغەمبەری خوا فەرمی وەلا تەئکولوا به فەرمووی پێوەی نەخۆن بە قورئان.